الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە مانگی مبارەکی ڕەمەزان و لەم کەشە معنەویە گەورە و لەم مانگە پڕ بەرەکەتەیە کە مانگی قورئان و مانگی بەدر و مانگی فەتح و مانگی فەتحی دڵان و مانگی شەوەکانی قەدرە. لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستین خۆشحاڵ بووین کە ئەڵقەی ئەم شەومان تایبەت بکەین بە پیرۆزی و هەندێ باس و خواسی مانگە مبارەکەکەی ڕەمەزان و ڕەمەزان لە ڕابردووی ئومەتی ئیسلامی و هەروەها کوردستانی خۆمان و خەڵکی کوردستانی خۆمان ساڵحەکانی کوردستانی خۆمان پیاوچاکان چۆن ڕوانیوانەتە ڕەمەزان، یان چۆن تەقوادار بوون، چۆن ئیماندار بوون، چۆن ڕۆژیان گرتووە و هەروەها مانگی پیرۆزی ڕەمەزان چی بەخشێتە ئێمە سوود و بەرهەمی ئەم مانگە بتوانین لە بەرنامەیەم شەوە چەندێکمان توانیوە ماوە کە چەندێکی خواست لە خزمەت جەنابی بەڕێز مامۆستا دکتۆر محەممەد پێنجۆنیین سەرۆکی لیژنەی فتوای سلەیمانی و مامۆستای زانکۆ. مامۆستاگیان بەخێر بن. سپاسدانەکەم. خی گەورە سەرکەوتوتان کە ئینشاءالله. مامۆستاگیان ئێمە هەرچەند نزیکەی 8 ڕۆژێک لە ڕەمەزان ڕۆشتووە، بەڵام ڕەمەزان بەواتای چی و ئەم مانگە ئێمە چی تیا بکەین و چۆن ئەم مانگە ئامادە سازی بکەین بەتایبەتی بۆ ئەم 10 شەو یا 20 شەوەی داهاتووکەیەتە پێشەوە. بەلای خی بەخشندەوە میهرەبان، خی گەورە تاعاتی ڕەمەزان لە ئێمەش و لە ئێوە و لە هەموو ڕۆژەوانان لە هەموو ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام قبوڵکە. دیارە هەمومان ئەزانین کە مسلمانانی یا بڵێن ئیسلامی پیرۆز ئەو پەیامە خوایەیە کە بۆ گەورەکردن و بۆ پێدانی مەقامێکی شایستە بە ئینسان دابەزیوە. دەیەوێ مرۆڤ لەو مەقامە ئینسانی خۆیان کە مەقامی مرۆڤ بوون مەقامێکی تریشی پێبەخشێک کە بێتە خاوەنی ئەوەی کە شایستەی ئەم هەموو خزمەتە گەورە بێت کە لەگە دوو ناخوای گەورە بۆی بەرهەمهێناوە و خودی کیانی مرۆڤیش هێندە گەورەیە، ئەوەندە توانە و لایەنی گەورەی تێدایە ئەگەر بەرهەم بهێنرێ پەرۆدە بکرێ گەورەیەکانی دەرەکەون لە ژیانە، چ لە دەوروبەری خۆیانەوە چ لە ئاواداکردنەوەی سەرزەوی و دەشزانین یەکێک لە ئامانجە گەورەکانیش دروستبوونی ئینسان بۆ ئاواداکردنەوەی ئەم زەویەیە، بۆ بەگەڕخستنی تواناکان لە ناو زەویدا و هەروە ئەو کانزا نهێنیانی کە لە گردوونە هەن و لە زەویە هەن ئینسان بیان خەرجێنێەوە بەکاریان بێنێ. گەورەبوونی ئەم ئینسانە بە خودی ئامانج و ئەو ئەخلاق و پەیامی کە هەیەی بەوە دەرەکەوێ، خۆی بۆ خۆی مەقامی کەرامەتێکی هەیە کە کەرامەتی مرۆڤ بوونە، بەڵام ئەم کەرامەتە کە پلەکەی زیاتر دەکا بەرزتر دەبێتەوە، دەبێتە پیاوێکی زۆر خێرمەند چاکە خواز، ئینسانێکی بەسوود بە فەڕ لە کۆمەڵگایە، نمونەیەکی جوان بەجێ هەڵێ مێژوێکی چاک دروستەکە، سەدان هەزاران کەس ئیسفادە و سوودی لێ دەبینێ. هەموو ئەمە لە ڕێگەی ئەو پرەنسیپە پەروەردەیانەیە کە شەریعەتی خوای گەورە لە پرستشەکانە بۆی داناوینیەکەیەکان خزمەت بەلایەک یاخۆ چەند لایەکی مرۆڤبوونی ئێمە دەکا. یەکێ لەوانە ئەم پرۆسەی ڕۆژوگرتنەیە. پرۆسەی ڕۆژوگرتن خۆی بۆ خۆی قورئانی پیرۆز کاتێکە یەکەم دەستپێکی ئەم ئاەتە کە باسی فەرزبوونی ڕۆژووە کات دەفەرمێ ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام کما کتب علی الذین من قبلکم لعلکم تتقون. دەبینن بە گوتارێ دەستپێکا گوتاری ئەیها الذین آمنوا کە ئێبێ مەرحەلەیەکمان بڕی بێ لە مەرحەلەی ئیمانداری، بەڵام دەمانێت بەرەو کەماڵ زیاتر بڕۆین. یعنی لە مەرحەلەیەک تا تۆ کە مومینێکی ئێستا ئیمانداریت پڕپەیامی خوات قبوڵە بە هەموو یاساکانی بە هەموو بەندەکانی، بەڵام دەدەوێت بۆ دەوردا سەرتر پلەیەکی سەرتر ببڕی کە لە ئیمانداریە بەدەستتر بیتەوە. دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام. جا فەرمێ صیام، وشەی صیام لە زبانی عەرەبیە پێڵن مەستەرێکی بابی فیعالە بۆ مشارەکەیە زیاتر معنایەکی زۆر گەورە دەگەیەنێ کە ئەویش بەڕاستی خودی پرۆسەیەکە کە
پرۆسەی گۆڕانکاریە لە نەوعێک بۆ نەوعێک لە جۆرێتێک بۆ جۆرێک لە قۆناغی بۆ قۆناغێکی تر کە بریتە لە بڕینی قۆناغێکی خواردتر بەرەو قۆناغێکی سەرتر چووکە لە بەرەوەی خۆی بۆ خۆی پرۆسەکە بە ناوی سیامە. سیامی جۆرە لە مشارەکە و هاوبەشیکردنی تێدایە لەگەڵ هەم دەوروبەرەکەتەوە هەم لەگەڵ خودی خۆتە جۆرە لە مشارەکەت هەیە کە تۆ هێندی حەز و خواسی خۆت هەیە دەتوانی کۆنتترۆلیکەی. بۆیە پرۆسی ڕەمەزان خۆی بۆ خۆی لە ژیانی موسڵمانە ئەوەمان پێ دەڵێ کە ئەتوانین ئەو نێرێتە خراپانی کە هەمانە ئەو عادەتەی چەند ساڵ پێوی پابند بووین ئەو جۆرە قەتی زمانەمان لەسەر جۆرە لە ڕێکردن لە ژیانی دینداریمانە دەتوانین بیگۆڕین بەرەو باشتر. گۆڕانکاری لە ژیانی ئینسانە مەحاڵ نییە بەڵام پێویستی بە ئیرادە و ئایدیایەک هەیە لە پشتی ئیرادەکەەوە کە پێمان بڵێ بگۆڕا پێمان بڵێ بڕۆ سەر کەچەترکەوە پاڵنەرێ هەبێ فاکتەرێک هەبێ ئەو فاکتەرە دەتوانێت زۆر شوێ بە ئینسان بکە. لێرە دەبینین ڕۆژوو ئەو فاکتەرە گەورە دروستەکە لە ئینسانێکە لە تاکێکی مسلمانە کە لە کاتێکا بینین هێندێکمان هەیە هەندە عوداڵە بین ئەگەر نەخۆشیێکیشی بەسەر هاتبێ ڕێگر بێ لە ڕۆژوگرتن سیرەکەیت زۆری پێ ناخۆشە بۆ لەم ڕستمانگەدا من بە ڕۆژوەلیم بۆ چووکە ئایدیایەکی بەهێز هەیە لە پشتەوە پاڵی پێوانەکە ئابێ بێم ئەم پرۆسی ئەنجام ئەم گۆڕانکاری دروستکەم. گۆڕانکاریەکە گۆڕینی نەرێتێکی 11 مانگانەیە 11 مانگ لەوانێت تۆ پێوی پابندی کەچی بە یەک مانگ ئەو نەرێتی 11 مانگا گۆڕین چاوەڕوانی 11 مانگ بگەی بە مانگە بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی ئەومان پێ دەڵێت کە گۆڕانکاری مەحاڵ نییە لە ژیانی ئینسانە و نابێ ئێمە لە یەک قۆناغیشا بوەستین تر هەر بە یەک شێواز ڕێ بکرد لە ژیانە بڵێ وەڵا بە کەمێکگا بۆ بۆی کێسا هەیە ڕازین بەدەوامێتەوە لە بەرزبوونەوە لە بڵندبوو نابی وەکو ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام کە باسی ئەوەکە کە فەرمێ عابیدەکان و خواناسەکانی من کاتێک ئەوە عەبدی من لە من نزیکە بێتەوە تا ئەوەندەی وای لێ دێ ئەمە ئەو چاوەی کە ئەو پێی بینی ئەو گوێی کە من پێی بیستێ ئەم قۆناغە کە نزیکبوونەوە ڕێکردنە بەرەو خوای گەورە چونکە تا ئینسان تەمەنی هەڵکشێ ئەبێ بەڕاستی زیاتر لە جیهانی معریف و ناسینی خوای گەورە نزیک بێتەوە. ڕۆژوویش یەکێکە لەم مەرتەبانەیەکێکە لەم پەیژانە یەکێکە لەم قادرمانەیە کە ئینسان پیاسەرەکەوێ هەر ساڵەکە بێ قۆناغێ بەرەو پێشتر ببڕێ. ئەو قۆناغبەندی باست کرد یا وەکو فەرسەفەی ڕۆژوو جەنابەت فەرسەفەی موسڵمان دەربارەی ڕۆژوو چییە یان ئەمانگە چییە بەخشێتە ئێمە چۆن مەقامەکانمان بۆ دروستەکات ینی ئەگەر لەم نەزەرەوە سەیری ئەوە نەکەین ڕۆژوو ئەو ماهیەتە قورسی خۆی لە دەسەیە وەختێک سەیرەکەی چەنەها ئاەتی قورئان و جناب ئاماژە پێکرد فەرمودەی پێغەمبەر سەڵەم کە هەیە فەرمێ لە یەکەم شەوی مانگی ڕەمەزانە خوای گەورە بە چاوی ڕەحم و بەزەیەکی گەورە سەیری ئیماندارانەکات ئەم مەقامە گەورەی یەکسەر لە یەکەم شەوە ئەمەد دەستکەوێت بە چاوی مەغفیرەت و بە چاوی مەرحەمەت و لە ئاخیرا عتق من النار سەیری ئیماندارەکات. کۆمەڵی فەرمودەی تری زۆر هەیە کە تایبەتە بە ڕۆژوگرتن و بە مانگی پیرۆزی ڕەمەزان. ئەگەر ڕۆژوو تەنها بریتی بێ لە خۆگرتنەوە لە نان و لە ئاو ینی لە قورساییەکانی ئینسان یعنی دانە بەزێتە ناو قورسایی ئینسان ماهیەتی ئینسان سەر نەخا بەرەو ئاعلا بەرەو بەرزبوونەوە نەیگەێنێتە مەقامی تەقوا کەواتە ڕۆژوو ئەو فەلسفەی خۆی لە دەسەیات. ڕاستیە خۆی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام تەفسیرێکی زۆر جوانی بۆ کردووی کە فەرمێ یەکێ لە فەرمودەکانە فەرمێ خوای گەورە هیچ حاجەیەکی بۆەوە نییە پێویستی بەوە نییە عەبدەکانی بێن ئەن یەدەع طەعامەه وەشەرابەه واز لە خواردن و لە خواردنەوە بێنێ خوا هیچ حاجەیەکی بەوە نییە لە عەبدەکانیە و ئەوەشی ناوێت لە ئەسڵا ئەوە تەنها کوڵێن ڕەمزێکە یەکێکە لە ئیشەکان جۆرێکە لە فێرکاری جۆرێکە لە هەڵمان بۆ ئەوەی کە فێر ببێ کاری تر هەنزۆ گەورەتر لەوانە کار حاجەشە لە ژیانی ئینسانی شاوکو چۆن خواردن یەکێکە لە حاجەکانی ئێمە جەستەمان داوایەکە کە برسیمان بێ هەستمان و نەسمان بەرەو ئەوەڕوا کەتینومان بێ هەموو گیانمان داوای ئاوەکە کۆمەڵی خواستی تر لە ئینسانە هەن کە کوشندن بۆ ئینسان ئەگە کۆنتترۆڵیان نەکا لە خواردن کوشتەنترن ئەگە خواردن بە مامرێنێ ئەویش بەڕاستی لەوان نەمرێنێ بەڵام ئایندێت دەڕوخێنێ ڕەمەزان چارەسەریەوە ناکە ڕەمەزان کە دێ لە ژیانی ئینسانە چارەسەری ئەمانەکە هەموو ئەو حەزانەی کە حەزێکی نەگریسن لە ئینسانە خواستێکی خراپن پێمان دەڵێت کۆنتترۆڵیان کە ئەتوانی بیان گۆڕی بەرەو ئاراستێکی باشتری ئیجابی تر وەکو چۆن تۆ کاتێک خواردن وازیانی ڕەمەزان تەقیمێکی زۆر جوانە و هەروە لە قاودان و فێرکردنیشە لە هەماکەدا فێر دەکا کە تۆ ئەتوانی کۆنتترۆڵی خۆت بکەیت ئەو مەحاڵ نییە بڵێ ئەوە عیلەتێک نییە بەهانەیە لە ئینسان بڵام بۆچی ئەوی شەم کرد بەخوا چونکە لە بەڕەوەی بۆم نەکرا حەزم لێ بوو ئەم حەزە ئەمە ئینسان خۆی بۆ شەل کردووە ئەگەر ناتوانم ئەو حەزم هەر چەندە فاکتەری گەورەش بێ سیدنا یوسف مەقامێکی زۆر جوان نمونێکی جوان پیشانەدا کاتێکە بینی ئەو پەڕیت
ئەو پەڕی مەسەن جوودی ئافرەتە لە بەرامبەری ئاە بەڵام سەیرەکەیت ئەو ناتەسلیم نابێ بەو نقطە زعفەی کە ئەو ئافرەتە ئێوە لە یوسفا دروستی کە عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەمە بەڕاستی گرنگە بۆ یاسەیەکەی کۆتایی ئاەتەکە فەرمێ لەعەلەکم تەتەقون خوای گەورە لە ئێمە ئەوەینە لە ئێمە چی بێ خوای گەورە پێغەمبەری خوا فەرمی ئەوەیە کاتێک بێتە سەر مامەڵەکردن سەر تەعاملی ئەخلاقیاتی من گۆڕانکاری بەسەر هات بێ ئەگەر تا ئێستا ئینسانێکی تووڕەم ئەبێ نیسبەتی تووڕەبوونەکەی ئەم ساڵم کەمتر بێتەوە ئەگەر تا ئێستا ئینسانێکی بەقینم ئەبێ حەقەکانی ئەم ساڵم کەمتر کە لە ساڵی پار بەرامبەر خەڵکی در ئەگەر پیاوێکم تا ئێستا تووڕە تۆسن ناو خەڵکا لەگەڵ خەڵکیان نامکرد ئێستا بێت تەعاملم شیرینتر کرد بێ چونکە پێغەمبەری خوا فەرمێ بە جواب دەستێکا فەرمێ ئەبێ وای لێ بێ ئەو ئینسانە وئیذا شاتمه ئەحەد ئەگەر کەسێ جوێنیشی پێیە بڵێ ئینی صائیم لە باتی وەڵامی جوێن بە جوێن بینەوە وەڵامی فیشک بە فیشک باتەوە وەڵامی زلە بە زلە باتەوە وەڵامی هەموو بەرامبەرەکانی کە خراپە لەگەڵەکەن هەموو شتێکی زۆر جوانە ئینی صائیم من خۆم فێر کردووە کە ئەو توانە هێزە ڕقەی کە هەمە ئێستا بەکاری نهێنم ئەو تووڕەیە کە ئێستا هەمە خۆم کۆنتڕۆڵ کەم لەسەری بۆسە سەبەب چییە کە کەمتر ئەم فەرسەفەی ڕۆژوە یاخود ئەم دەستداگرتنە لە گۆڕانکاریەکانی ناخی ئینسان خۆیە کەمتر یەتە ناو کۆمەڵگای ئیسلامی یعنی کەمتر ڕەمەزان خەڵکە گۆڕێت بۆ ئەم گۆڕانکاری دووسێت ئەگەر پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەم ئێستا ئەبووە ئەمەی جیهانی ئیسلامی مسلمانان بەگشتی ماوەسا وەختێک ئەم پەتا عالەمی هاتووە جیهانی هاتوو کە کۆڕۆنایە ئەبووە زووتر بمانتوانەیە کۆنتترۆڵی بەعزێ حەز و بەعزێ عادات و بەعزێ نەریتی ڕۆژانەی خۆمان بکەین کە وەختێ بە ڕۆژوە بین بۆ درەنگتر ئیسیجابەمان هەیە لە کاتێکا کە کەسێک ڕەنگە ئیلتیزامی نەبێت لە ڕۆژاوایە یاخود مەسیحیەک بە یاخود جوولەکەیەک بێ کە بەم شێوەی ئێمە تەقیدات و یاخود کۆمەڵێ پەیوەستبوونی گرنگی تیانە بۆی کە ئینسان بەڕاستی دروست بکات بینایی بکات وەکوی کە ڕۆژووی تایە وەکوی حەجی تایە زەکاتی تایە ئەمە ئاینەکەمان بەڵام لە هەمان کاتا سەیرەکەین لەناو موسڵمانانە کەمتر ئەمە ئەتوانی قەنەعەت بە یەکێ بکەی کە کۆمەڵێ کۆنتترۆڵ هەیە کە لە ڕووی پەروەردەی تەندروستیەوە کە بۆ خۆی دروستی بکات ڕەمەزانە بۆیە زووتر ئینسانی فێریەوە بکردایە ڕاستی هۆکار زۆرن یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئێمە پرۆسەی پەروەردەبانە ئەم بابەتانە بابەتێکی پەروەردە و بوونی قودوەیەکی جوانە لە ناو کۆمەڵگەیە هەر کات تا ئەو کاتەی قودوەکان لە ناو کۆمەڵگا و پەروەردەکە بەم شێوازە ئاراستە جوانەی لەسەر پەیامەکانی ڕۆژ و عیباتی نوێژ و ڕۆژ و ئەنجامەدرا نمونونەکان زۆر بوون کۆنتترۆڵ زیاتر بوو بەڵام کاتێ ئەم پەرۆدەیە لاوازە بێ وە قودوەکان لە ناو کۆمەڵگایان نامێنن ئەو کاتە ئەو خەڵکە لەکوێوە پەروەردەیە وەربگرێ ئەو نانەمانە جوانان لەکوێ وەربگرێ ئەو پێی بە جوانانەی ڕۆژوو لەکێ وەربگرێ ڕۆژوو کاتە دەبێتە شتێکی تەنها ڕۆتین تەنها تەقلیدێت تەنها جوەرێ لە بۆنەیەک مناسبەیە لە ژیانی مسلمانان وەکو جەژنەکان و ڕۆژەکانی تری لێدێ من لە یەکێ لەو قسانی کە باسی ئەم بابەتە ئەکەین قوتابیەکی سعیدی کوڕی عەبدوڕەحمان کە ئیمامی شام بۆ کاتی خۆی باسی مامۆستاکەیە کە ڕەحمەتی خوای لێبێ کە خودی خۆیان فەرمێ ئەو کاتێک کە ڕەمەزان هات نوێژی تەراویحی بۆ کردین کاتێک کە چۆ تەراویح و دەستێکە بە قورئان خوێندن ئاەتەکان لەسەر حەسیری نوێژمانە کردە فەرمێ هەمومان گوێمان لە تکێ فرمێسکەکانی وکە ڕەجایە سەر حەسیری بەردەمی خۆی کاتێکە قیراعەتی قورئان لەگەڵ خزمە قورئانە ئەو قورئانی دەخوێن ئەو ئیمامی ئەو کۆمەڵگە خەڵکە بوو ئەو قودوەی ئەو کۆمەڵگە خەڵکە بوو وەی کاتێ ئیمام ئەگەر حاڵەتی ئاوابێ ئومەتەکەی دوای ئەویش هەروە دروستە بن بەڵام کاتێک کە تۆ سەرنج ئێسەکانە سەرنج بە لە ئێمە لە سیستەمی پەروەردەیی خۆمانە لە خێزانەوە دەست پێ بکەین بێنەوە سەر ناو کۆمەڵگا ناو مزگەوتەکانیشمان کەمترینی ئەمەم قودوانە دەبینین کەمترینی ئەم کەسایەتیانەمان هەیە جا دەفەرمێ قوتابیەکەی دەڵێ پرسیارم لێ کرد مامۆستا تۆ حاڵەتێکت هەیە هەموو ڕەمەزانێ ئەم حاڵەتە چی بەسەرتا دێ دەبینم تۆ نوێژمان بۆ دەکەیت تکەی فرمێسکان دەدا لەسەر حەسیرەکە دەبارەتە خوارەوە فەرمی جا ڕۆڵێکیان چی شەکر بەوە هەیە چی ئەمێ بەڵکو منی سوودێکی لێ ببینم دەفەرمێ من هیچ کاتێک ناچمە ناو نوێژەوە لە ڕەمەزانە کە ئەڵڵاهو ئەکبەرەکەم وەکو وایە جانن لەبەر چاوی خۆما ببینم دیمەنەکانی جانن لەبەر چاومایە کە ئەکچمە خزمەت ئەو ئاەتانە دانە دانەی قۆناغەکانی جاهەنەمێتە بەر چاوم ئەڵێ هیچ ڕەمەزانێکم نەبوو وانە بێ حاڵەتەکەم باشە ئەمە ئیمامت بێت لە ئومەتێکا لە ناو مجتەمەعەکە ئەبێت چەند کادر لە دوای ئەوە دروست ببنەوەکو ئەو ببنە پیاوی ئاوایی کە کۆمەڵگەیەکی چاک و مانەکانی ڕۆژوو لە ناو خەڵکا بڵاوکەنەوە بەڵام کاتێک کە تۆ پەروەردەکە دوانە بوو
چەتەمەکاڵان پەرۆدەی هەم خێزانیمانە پەرۆدەی لەوانەیە قوتابخانەکانیشمان پەرۆدەی لەوانەیە خوێندنیشمان فێرگەکانمان هەم پەرۆدەی مزگەوتەکانیشمان بەڕاستی زۆربەی هەموو ئەم نەقسەی تایە. ئێستا هەستکە سەرنج بە لە نوێژەکانی ئێمە کەمتر خوشوعە بینی کاتێکەچینە ناو نوێژەوانە تەنها بە ڕۆتین ڕاوەستاوین بەڵام دڵ و دەروون زۆرجار حاضر نییە ئەوەندەی سەرقاڵە بین بە هێندی دەروبەرەکە و سەیری کردیم لاولاوە لەگەڵ نوێژەکانمانە نی. من مامۆستایەکی ئەم سلێمانی خۆمان بۆی گەڕامەوە فەرمووی پیاوێک هەبوو دەروێشێ بوو لە مزگەوتەکەی خۆمانە هاتە نوێژکردنەوە خۆی فەرمێت چەند جار دیقەتم داوە دیقەتمان کە ئیگو ئەڵڵاهو ئەکبەر ئەمزانی لەم جیهانە نامێنێ ئەچۆنە وەکو ئەوەی کە ئیتر ئەم پیاوەوە دەزانی عەلاقەی لەم جیهانە بڕیوە بەس دەیگو کە من نوێژم دادە بەس ئەوە هاتە مزگەوت لە هەست و جێگاوی دا ئەڵڵا بەڕزای ئەڵڵا بڕیەوە هەناسەی ئەڵڵا پڕەکەی و دەنگەکەی سەوتێ بوو لە قوڵایەکی زۆر قوڵەوانێ ئەهات ئەمە بەڕاستی معناکان فێری ئینسانەکە تۆم قودوانەگە نەبوون لە کۆمەڵگایە کەم کەسایەتیانەت نەما ئەو کاتە شتێتە ڕۆتینیات بۆیە کۆمەڵگەی ئیسلامی بەشێکی ئەوەندەی کراوەتە معسکەرێکی سیاسی ئەوەندە کراوەتە معسکەرێکی کێبەرکێ ئەوەندەی کراوەتە معسکەری ساختکردنەوەی حساباتی دەوڵەتان و دەوڵەتان ئەوەنە نەبووەتە فێرگەیەکی ئیسلامی ڕەسەنی جوانکە نەوەیەکی سەلاری باشی بەرۆدەکراوی بە ئەمەکی بەڵێن خاوەن پەیام خاوەن مەسەن ئەخلاقێکی بەرز کۆت تەقدیمی کۆمەڵگا بکە ئێستا ئەوەندە سێڕاحە سیاسیەکان زۆرە ئەوەندە سێڕای کۆمەڵگاکە زۆرە ئەوەندە ئێمە سەرقاڵین بەوانێ عیبادەکەی خۆمان و مۆخ عیبادەکەمان لێ بچوەتەوە زۆرجار هەیە ڕەمەزانیش کە تێ ئەپەڕێ لە سەرقاڵی خۆمان بە کێبەرکەی دیارێن دەور و بەرمان و ژیانمانەوە واکە معنە جوانەکانی ڕۆژومان هەر لە ئەسڵەنە کیسەچێ زۆرجار هەیە لەوانە کەسمان هەیە بە ڕۆژوو بێ لە بازارە بەڵام و کوای بە ڕۆژوو نەبێ هەتەنها بەس خواردنەوەی لە خۆی تێکدا و گتوۆتەوانێ ئەکینا بە کردار بە عەمەل بە ڕۆژوو نییە ئەو ڕۆژەوانەی لەکوێ ئەوانەش لەکوێ کاتێکە لە ڕەمەزان دەها دەفەرمێت دوکانی دەپێچاون پیا و دەبین لە سای کە فەقێ و لە شاری سلێمانیە مەطعەمێکی گەورەی هەبوو لە سلێمانی لەناو لە ئەسحاب سپی کە ڕەمەزان دەها دەیتر هەموو ڕەمەزانیان قفڵێ کرد مەطعەمەکەی بە خۆی و بە شاگردیە و مەعاشی هەموو شاگردەکانیشیەدا بڕۆنە ماڵەوانێ ئەو مانگە بەس خەریکی عیبادەت بن عەلاقەتان بەسە کەسابەتەوە نەبێ خۆشی عادەت ئەنجا ئەم ماڵە خوا کە پێیدا بوو ئەو بەشێکی لێدا نابوو خەریکی خێر و خێرات بوو حتا ڕەمەزان تەواو بوو یعنی کەسی ئاوا هەبوونەوە کاتە کاسەبەتەکەی ڕاگر لە ڕەمەزانە ئێستا کێبەرکێ لە ڕەمەزانە کێ مەطعەمەکەی بکاتەوە ڕاقیتر و چاکتر بێ ئەسڵ جاری وا ڕۆژوانەکە خۆشی بەسەر سەرقاڵە بۆ ئەمە کێشەکەمان کەوابوونمە لە سیستەمی پەرۆدەیمانە هەیە وەزیادەوە لە نەبوونی قودوە جوانەکان لە کۆمەڵگەمانە وەزیاد لەوەی بەڕاستی سەرقابوونی ئەم جەوە سیاسیە خوڵقێنراوی کە زۆر نالەبارە بەڕاستی لە عالەمی ئیسلامی بەگشتی ئەبینین هەمووی لە معانات و کێشە و گرفتای وای کردووە لەوەی لەزەت لە عیبادەتەکان نەبینین بەشێکی تریشی بە سوشیال میدیاوە نییە کە بەڕاستیانی هەموو شتێکی تێکداوە یعنی هەموو کەسێک ئەتوانێت قسە بکە هەموو کات ئەتوانێت خەڵک ئیستیحاب بکە ئیتر تۆ ئەو کاتە منبەرێک نەماوە ینی شوێنێک نەماوە کە پاڵفتەی خەڵک بکە کێ قساکە بۆ خەڵک ماوسا ئەوسا شروتەکانی واعظ شروتەکانی کەسێکە بۆ قاسی شروتەکانی یەکێ بۆ مفتی زۆر قرس بوو ئێستا هەموو کەسێ لە ماڵەکەی خۆیان لە لایفەکان کاتۆ توانێت مفتی بێت دەتوانێت قازی بێ ئەتوانێت حاکم بێ خەڵکە یا بە کوشت خەڵکە کوژێت ینی بە معنەوی خەڵکە کوژێت لەبەرەوە ئەمە پشێوەیەکی گەورەی دروست نەکردو کابرا مسلمانەکە لە ماڵەوە دانیشتۆ هیچ ینی ئیمکانەتیەوەی نییە جیاکاری بکە لە بینی قورئان و فەرمودەیە چ جاوەیەکە ئیستینباط بکە لە حکمی قورئان و سنەتی پیامبەر سەلەم کە گوێی لەم کەسە ئەبێت ڕەنگە ئەم کەسە بە هەیئەت و بە سوورەتێکیش دەربکەوێت یەکسەر ئەم کەسە نەتوانێت ینی قسەی لێ وەرنەگرێت ئەترسێ لەوەی کە عاقبەتی شەڕ بێ ئەگەر قسەی لێ وەرنەگرێت ئەمە فەزای مزگەوتەکان فەزای دینداری زیاتر شلۆق نەکردو لەوەی کە بەڕاستی ئەمە و هەرچی هەیەبی پێچین بە دەستی خارجی و دەستی ئەژنەبی و کوفری عالەمی و ئەمانە زیاتر ئێمە مسلمانان خۆمان بەڕاستی ناتوانین کۆمەڵی گرفتی گەورەی خۆمان چارەسەر بکەین حقیقەتە ڕاستە خۆی بەشێکی گەورەیە ئێمە گەر نمونەیەکی بچکۆلانە بێنینەوە لە هەر ئەمڕۆ لە یەکێ لەو پەیوەندیانە کە دادەیە خانمێکی ڕۆشنبیرە لە بینی دووتاری دوو مامۆسای کێشەی بۆ دروست بوو یعنی پرسیایی لە من کوتی ئێستا من نازانم کام ڕاستەکەم کامیان بەگوێی کامیان کە من دوانەیە گرفتێکی تەواو بە دروست بوو وتی ئێستا وام لێ هاتووە بڵێم کاکە هیچیان ڕاز نین
ئەمە خەتاکەی چیە؟ خەتاوی ئەمە فەزایەکی کراوەمان کردوتەوانە بۆ بابەتی زانستی ئیسلامی، علومی ئیسلامی، فقی ئیسلامی، یا بەڵام عەقیدەی ئیسلامی هەموو کەس قسەی تیاکە. کاتێکا کاگە بینین وەکو چۆن ئێستا دکتۆر و پزیشکێکەگەر هات و لە جەستەی ئینسانە ئیشەکە گە شارەزایی نەبێگە خوا نەخوازە ئیشە بکات ئەی کوژێ، بەڕاستی لە ڕووی فکریش و علمیش و ئاوا هەیە. زانای ئاینی کاتی خۆیان لە اختصاص بوون، پیاوانێکی وەکو نەوەوی کە بووایە جگە لە نەوەوی کەسێکی تر لە وڵاتایەتە نابوو بە مفتی، ئەو فتوایەدا و مەرجع بوو بۆ خەڵکی تر و کۆمەڵگەکەی خۆی. ئێستا سەرێکی بۆکو خوجەنا بفەرمون هەموو کەسەوتە مفتی لە ماڵی خۆیان. جاری وایە کەسی وا من زۆر جار هەیە کۆمنتی نووسیوە لەسەر بابەتێک، خۆم پێوەنی پێگەڵم بابەت وە چی دەزانێت، وەڵام مامۆستا خوارد هەڕم ڕقم لە کەناڵەکەیە لە داخی کەناڵەکە نووسیمە. ئەخر داخی کەناڵەکە تۆ بێت جوێنێ بە کابرابێ یابێت بڵێ ئام بابەتەوانی و دنیاش شکۆی بێنێتە خوارەوە. بەڕاستی ئەمە هەندێک لەو شتانە کە واکە بەشێکی لەوەی نەهێشتنەوەی بەهای ئینسانێکی خۆمانە. باشە منێکی موسڵمان ئەی باشە لەکوێیە تەقواکەم لەکوێیە، لێرەدا تەقوا لەکوێیە؟ باشە تەقوا لەکوێیە کاتێ فێری نەکرد بم نابێت کەلیمەیە بڵم ئەگەر نایزانم. هەر قورئان پێ بەڵاو لا تەقفون ما ليس لك به علم ولا تخف ما ليس لك به علم. قورئان فەرمێ گەشتێ تۆ زانست بەرامبەری نییە نەچی بەسەریا باز بێ بەسەریا بڕۆی. ئێگەشتێ من علم بەرامبەری نەبێت چۆن بێ قسەی لەسەر بکەم؟ ئێمە ئەمەشمان خەریکە ئەمەشمانێکی چوو کە من بەهایەکی گەورەی ئیسلامی و دینداریمانە. جگە لەوەش پێوەرەکانی زانستی پێوەرە زانستیەکان کە زانایانێکی جاری وابوو بە زانایەک چەند ساڵی خۆی بوو بە زانایەکی سەرکەوتو دەرکەوتو ناو کۆمەڵگەیە بەلای کەم وایگۆ بێ ئەوەندە علم بەخوێنە جاو کە شایستی ئەوەیە تەفسیری ئاەتێ بکە. ئێستا مفەسیرمانەیە مفتیە بەڵام لوغەی عەرەبی نازانێ. هەموومانە کێشەی گەورن لە کۆمەڵگەی ئیسلامیە. ئەدەب لە خزمەت علومی ئیسلامیە، ئەدەب لە خزمەت دینە، ئەدەب لە خزمەت خۆی گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئیماندارانە. ڕوکنێکی گەورە نیە لە دین و ئیمان کە بەشێک لەمە کێشە گەورەکە ئەمە بووی دروست کردو. ینی خەڵک ضرورە بگەڕێتەوە بۆ ئەم ئەدەبە جوانە کە لە خزمەت دۆستانی خوایە، لە خزمەت زانایانە، خزمەت علومی ئیسلامیە هەی بووە. ئەمە خۆی بۆ خۆی شتی فێر کردووە، ینی معنەویەن ئینسان پێی پێگەیشتووە. لە کاتێکە ئەگەر وەکو جناب نمونەت باسکەوە نمونی تریشتان دابێ جنابتان ئەگەر بیرتان بێ باسی بکەن. پێشینانی ئێمە ڕەنگە زۆر فرموودە و حدیث و ئاەت و قورئان لەبەرکردن و تەجوید و ئەمانیان نەزانیوانی باسی 100 ساڵ پێش ئێستا 70 ساڵ ڕەنگە لە دێکە یە قورئان خوێنیتیانەوەیە بەس ئەدەبیان هەبوو لە خزمەت دینە کەوتویان ئەمە ئیمامی شافعی وای فەرموو نەیتوانیوە یەک بێئەدەبی بەرامبەر بکات لە کاتێکە کە ئەمە خۆی ئەسڵی پێگەیشتنی ئینسانی ئیماندار بوو نەک ئەم پەرش و بڵاوێکی ئێستا هەیە. بەڵێ لە ڕاستیە ئەگەر سەرنج بین لە خودی پەیامی ڕۆژوایی کە لە پەیامەکانی ڕۆژوو چاکردنەوەی ئەو لایەنە ئەخلاقی خۆمانە. ئەگەر لە قورئانی پیرۆزە دوو جار وشەکە وشەی سەوم و وشەی سیاممان هەیە. وشەی سیام باسی ئەم لایەنە عەمەلیاکە، وشەی سەوم باسی دەرەنجامی سیامەکە. دەرەنجامی سیام سەرتاپە ئەخلاقە، سەرتاپە بریتیە لە ڕۆژتی ئینسانەکە، سەرتاپە بریتیە لەوەی کە فێر دەکا هەموو ئەو بابەتە دنیانی کە لە بەدەمی تۆدا هەن بۆ هەر یەکان پێوەرێکی لەگەڵا مامەڵە بکەی. کاتێککە تۆ ئەدەوێت پەرداخی ئاو بخۆیتەوە پێوەرێکی مامەڵەکردنی پەرا ئاخواردنەوەیکی شەیە. ئەمانەوە نانێ بخۆین پێمانەڵێ ئەخلاقێک هەیە لە خواردنیا. ئێ باشە کاوا بۆ کاتێک ئەگەر چینە خزمەت شتێکی لەوە لە خواردن گەورەتر بێ، باشە لە ئاو خواردنەوەیە گەورەتر بێ، نابێ ئەویش پێوەرێکی بە مامەڵەکردن لەگەڵیا. لێرەوە ئەگەڕێنەوە بۆ ئەوی کە ئەو جۆرە تێگەشتنە فکریەی کە دروست بوو جارێک لە عالەمی ئیسلامیە کەوای کە بەرامبەر زاناکانمان جورئەتکەین ڕەفزی قسەکانی ڕەتکەینەوە، جورئەتکەین قسەیان پێ بڵێین. زانایەکی وەکو شافعی ڕەحمەتی خوا وەکو ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوا وەکو پیاوچاکانی ئەو ئومەتە هەمویان کە لە پێشی ئێمەیان تازە ڕۆشتون کاری خۆیان کردووە. ئەو جورئەتەی دا بە ئینسانی موسڵمان بە شافعی بڵێ نەیپێکاوە، بە شافعی بڵێ نەیزانی، بە شافعی بڵێ لەو مەسەلە نازانێ. ئەم جۆرە جورئەتە، ئەم جۆرە عەقلیەتە لە عالەمی ئیسلامیە وای کرد ئەدەبەکەشی لە کۆمەڵگەیە هەڵکەند. کاتی خۆی زانایانی پێشین زانەکانی پێشین خەڵکیان فێر دەکرد کە یانگوت پیاوانی پێشینی خۆمان هەر کەسێ بن مادام پێش ئێمە کەوتون سابقون ئەوەلونن ئەوانە ڕێزی خۆ مەقامی خۆیان هەیە، ئەوان بە فێشکەوتنیان لە سەردەمی خۆیانە مەقامێکی گەوریان بەدەست کەوتووە. تۆ کە بە شوێن ئەوانە ئاڕۆی ئەوان قودوەی تۆن، مامۆستای تۆن. مامۆستاش لە بەرامبەر قوتابیەکەی خۆیان، قوتابی لە بەرامبەر مامۆستاکە بێ ئەدەبێکی باوکو دایک هەیە، باوکو مناڵی هەیە، باوکو کوڕی هەیە. ئەمە ئەدەبێ بۆ فێریانەکردین لە دینداریەکە دێمە لە خزمەت مامۆستاکانمانە دەرسمانە خوێن هەموو مامۆستایەکە
دەزی پێوتین یعنی سەر تاپا لە دەست کۆتایی دەرسەکەمان تا تا کۆتاییەکەی هەمی ئەدەب بوو هەمی بە ئەخلاقۆمان خوێند لە خزمە مامۆستا بە چۆکۆ دانیشتین تا مامۆستا تەواوەوە قسەمان ناکرد بە ئەدەبێک و مامۆستا یان ئیجازە هەیە پرسیارە بکەین هەر لە دەست خوێندنەکە ولەدا ئەو ئەدەبەت تۆ فێرە بوویت کاتێک گەورە دەبووی بەرامبەر ڕێی زانایە قەت بێ ئەدەبێت ناکرد ئەسڵ خۆت بۆ نازانی جورئەتێ بکەی بڵێ وەڵا بەرامبەر زانایەکی پێشین وەلەو کانە مەسەلەکەی زانی زەغ بزانی هەر هەڵەیە سەرەکەی بە زبانی زانستیانە قساکە بە زبانی بیئەدەبانە قسە ناکەی سەرنجەیت کاتێک کە چەندین زانامان هەیە نەقدی زانایەکی ترەکە لە پێشیمانە لە بەرامبەر زانەکەی ترا شکۆی ناشکێنێ ئەفەرمێن من وا گومانە بم لەم مامۆسایە ئەم مامۆسا ئەم دەلیلەی نەدی بێ وا گومانە بم ئەم زانایە کاتی خۆی لەو شوێنی کە ئەوە دێژیا ئەم مەسەلە بەم شێوازەی ئێستا پێی نەگەشت بێ ناڵێ غەڵەتەکە سەرنجی بەمەمجا لە قوتابیەکان کە دەستێڵین و پاسەکە مەڵم سەرنجی زانانی پێشینی خۆمە لە نەقدەکانیان نەقدیان کردووە چەنە لە قیمەی ئەدەبا بوون شکۆی کەسێکیان بریندار نەکردووە یەک زانە کتێبی وامان هەیە لەسەر دەقی تێوی سەر تاپا ڕەدی بزانایەکە داتەوە لەو سەر تا ئەو سەبی خۆیان ڕەوانێ دابینی وشەیەک بڵێ خوا نەخواست لە کەلاریکە هەمی بە ئەدەب عەرزەکە بۆ چووکە عیلمی پێبوو زانایە خوێنەوارە ئەزانێت چۆن ئەوڵ زانست سەنگی مەحەکە بەڵام ئێمە بەداخەوە ئەوانەی کە قساکەن لەسەر ئیسلام لەسەر بارەی کەسێکی تر یا لە بەرامبەر کەسێکی ترە لە سۆگەی ڕقەوە قساکە لە سۆگەی مەسەرەن کوتلەیەکەوە لە سۆگەی دیدێکەوە لە سۆگەی بۆچوونێکی تایبەتەوە هەر فاکتەرەکە زۆرجارەوە هەیە لە قسەکردنەکە عیلم نییە ڕقس و نسجی نەفسیە ئەمە واکە لەوەی تۆ بەرامبەر کەسێ بێئەدەب بی ئەدەبەکە گوڵیندا دابەزێ لە قیمە بەرزەکەی کە ئیسلام فێری کردووی جگەلەوە کاک فاتی ئەگەر سەرنجی قورئان بین دە و ئاەتەی کە فەرمێ لەعەلەکم تەتەقون هەموو جا من ئەلێرا زۆر ڕاوەسم خوای گەورە فەرمێ بۆچی ڕۆژم بۆ ئێوە داناوە لەعەلەکم تەتەقون بۆی ئێمە ئەم وشەی تەتەقونی ئەمی ئیتیقا بریتیە لە پرۆسەی پارێزگاریکردن لە هەموو ئەو شتانەی کە بێتە هۆکاری لە کەدارکردنی کیانی ئینسان وشەی تەقوا پرۆزەیەکی پارێزگاریە لە پێغەمبەرانی پێشینەوە هەتاکو ئەخاتەم هەر بەردەوام بووە حەچی پێغەمبەر چوو وەلای قەومەکە فەرمێ ئەلا تەتەقون ئەلا تەتەقون ئەلا تەتەقون ئەم ئیتیقایە پرۆسەیەکی بچووکە ئینسان بەم ئیتیقایە بەم پرۆسەیە گەورە ئەبێ ئەگەر ئێمە پرۆسە ئیتیقامان نەبێ گەورە نابین قەت هەموو جا بچووکە بینەوە بۆیە ئەو ئینسانی کاتێکێتە ناو غەڵەتێکی ژیانیا مەسای بخوا نەخواست هەڵەیەکە لە ژیانیات تاوانە گوناهەیەەکە ئەوە نەبوونی پرۆسەی ئیتیقایە ئەگە تۆزێک پارێزگاری ببوایە لە خاڵێ لەو خاڵانەی کەشتێک گومانێکی تێدا ناکەوتەوە بارێسا زەلیلی بەردەستی تاوانەکەی خۆی ببێ ماوسەیان کاتمان زۆر کەماوە بەڵام مجمەلی ئەم باسی ئەم شەومان ئەتوانین بڵین کە ئەوەیە کە ئێمە کە ڕەمەزان دەست پێەکەین چەند جوانە خەسڵەتێک دوان و ئەگەر هیمەتێ بەرز بێت 10 خەسڵەت 5 خەسڵەتی خراپ ئەخلاقی خراپ کە تیاتایە تیامایە کە حەسادەتم هەیە یاخود بەخشینم کەمە یاخود چیم کەمە لە ئەخیر ڕەمەزانە توانی بێتم ئەمە چاک بکەم یا بەرە و باشتری بەرم کەواتە ئەم ڕۆژوگرتنە ئەم مانگە پیرۆزی ڕەمەزان بۆ ئەوەیە کە هەر کەسە بۆ خودی خۆی بەڕاستی کۆمەڵێ سیفاتی خراپ کۆمەڵێ پەیوەندی خراپ کە لەگەڵ خوایەتیشیاوە چاکی کاتۆ لە ئەخیر ڕەمەزانە بگاتە ئەوەی کەوە بگاتە مەقامی تەقوا بگاتە مەقام بەرزەکان کە خۆی گەورە لە ئینسانیەوێت جابری کوڕی عەبدوڵڵا ڕزای خوای لێ بێ ئاخوا یەکێ لە ئامۆژگاریەکانی کاتێکە دەیکا لە ڕەمەزانە بەرامبەر خەڵک دەفەرمێ هەر کاتێ ئیذا صمت کە بە ڕۆژوو بیت وا بزانە تەنها دەمت دانەخستووە تەنها دەمن نییە داخستۆ بۆی وعدن نەخوا فەرمێ با چاوەکانیشت بە ڕۆژوو بن با دەستت بە ڕۆژوو بێ با قاچت بە ڕۆژوو بێ با زبانیشت بە ڕۆژوو بێ با گوێشت بە ڕۆژوو بێ با هەستەکانت هەموو بە ڕۆژوو بێ نەکەی کارێ بکەی کاتی ڕۆژوشکاندنش و کاتی بە ڕۆژنووک و یەک وابن نەکەی پێشی ڕەمەزان و دوای ڕەمەزانی یەکسان کەیتەوە ئەبێت تۆ لەبیری ئەوە بیت لە دوایت لە کاتی ڕەمەزان و پێشی ڕەمەزان تا جیاوازێکی زۆر لە خۆتا ببینی ئەگەر ئینسان هەموو ساڵە لە تەمەنی یاسمانگە بە ڕۆژوو بێت دوو دانە خەسەیە خەسە دەدوان بخۆە لە خۆیان چاکە بەرەو بەرزتر بیبە ئەچێتە پلەیەکی گەورە کەچێتە پلەی پیا و ساڵحان و پیا و چاکان و دۆ دەچێتەوە بەقامە بەشەتی ئەمە خۆمان نەموو جارەیە هەموو جا لەبیری ئەوە بین هەر ساڵە شتێ لە خۆمان پێشخەم هەموو جارە من بە یەکێک لەو پیاوانم دەبینی پیاوێکی بەتەمەن بوو دەهاتە مزگەوت
تقریبا بڵم مەشەمە کومەڵە کوڕی هەبوو و بازرگانێ بوو شتێکی زۆر جوانی هەموو جابەیە من کە من فەقێ بنەوە کات ئینگۆ ڕۆڵە لەبێتان نەچێ ئەم ڕەمەزانە داوەتێکی گەورەی خوای گەورەیە هەمومان ێستا داوەت کردووە سیرمانەکە زانە هەرێکە لە ئێمە چەند لەم ڕەمەزانە بۆ خۆی وەرەگرێ بەڵام بزانن خواردنەکەی خواردن نییە داوەتەکەمە بۆ خواردن نییە داوەتەکەمان لەم مانگی ڕەمەزانە بۆ خێر و چاکە و چاکەکردنە کی ئازایە گیرفانی پڕکا ئەم گیرفانی پڕکا ئەو لێ پڕکا توێژی خۆ بکۆکەرەوە ئەگە ڕۆڵەگەیان ئاوا بکەن وا نەزانە ڕەمەزان بێت ێجا مناڵ بووین کە چوینە مزگەوت باقلاوایانە هەنا شیرینیانە هێنا هەمومان ئاڵین بە شیرین وشەکە کۆیەکی دوی ڕۆڵێکیان ڕەمەزان بۆ ئەمان نییە بۆ ئەمانە ئێوە ببێت بەم پیاوە چاکانە فەرمودەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمی کە ڕەمەزان دێت دگاکان هەمووی دگای جانم داغر و دگای بەهەش دەکرێتەوە یانی چی ئەڵێ یا باغی الخەیری ئەقبل وەرن ئەوانەی کە بە شوێن خێرا وەرنە پێشەوە ئەوەشی کە باغی الشەڕە ئەقسیر دەیتی واز بێنێت و دوورکەوەرەوە کە ئەو کاتی وەیە کە خوای پێغەمبەری خوا فەرمێ حتا ئێمە فەرمێ ئێمە شەیاطینەکانتان بۆ دەستە کوڵین دەست بەستووەکەین ماوە تۆ خۆتان نەفسی خۆتان ئێمە دووشە لە ئینسانە هەیە بەرەو هەڵامانە بە یەکەم ئەوەی نەفسی ئەمارەی خۆمانە کە داخلیە کە بەردەوام لەگەڵمانە دووەمیشان شەیاطینن کە دەوروبەرمانە خوتۆکەمانە دەن ئێمە لە ڕەمەزانە ئەو لایشمان لە کۆڵ کەوتووە بەس چیمان ماوە تۆ گەر ئازابین بەس نەفسەکەی خۆمان ماوە حیفە بەڕاستی لە ڕەمەزانە ئینسان بەس نەفسە مابێ تۆ نەتوانین گۆڕانکارێکی چاکی تیا بکەی نەفسیش ماوەسا دوو تێڵای لێ بچێتە لەوامەوە ئەچێتە ڕاستی يعني پێغەمبەری خوا کە ئەفەرمێ سوفی دەدەی شەیاطینان سوسیدات ئەفەرمی یعنی ئێوە دەبین دوو حاڵەتان دوو سیڕای دوو کەسی گەورە هەیە پاتە نەفسەکەی خۆتە ماوە تو ئێستا ئێمە خۆمان نەفسی خۆمانین یعنی جیهانم بۆ تەخت بۆ بەردەم خەمم نییە خوتوەکانی دەوروبەرم نەماون دا ئەگەر ئازان مەتوانم لە ڕەمەزانە نەفسم ساڵح کەم بیبن بەرەو پلەیەکی بەرزتر تۆزە فێری خواناسی کەم زیاتر لەگەڵ خزمە خوای گەورە بینی خۆی خوای گەورە ئاوادان کاتەوە بەڕاستی مە ڕەمەزانی پێغەمبەری خوا دابەچی کردووە سەرتاکەی ڕەحمەتەوە وەڵەکەی مەسەلا ناوەڕاستەکەی مەغفیرە خەڵکێکی عتق من النار إن شاء الله لو بلي أبتواني هرس قناغ كان بجدار إن شاء الله وبركتك هرسك والبقرين أو بدايتك رحمته إن شاء الله والما قلتوا نوراسك جيك إن شاء الله مغفرة أم دروج شيء كذا نوراسك كذا ودروج أخير شاينتر جينا إن شاء الله أو بلايك أدخل من النار قيمة كيت دسا خوش ما وصلنا ما عزيتي جنابنا وداشتن واتهم خۆشەویستانم لێرەدا هاتینە پایانی ئەڵقەی ئەم جارەی شیرین چا تا بێگەیشتنەوەی تر بەخۆی گەورەتان ئەسپێرین ڕێسواسی بەپیانم بۆ جنابی مامۆستا دکتۆر محەممەد پێنجۆنی بۆ ئێوەی ئازدوو خۆشەویست و بینەرانی بەڕامی شیرین چا ئینشاءالله لە خزمەتتە نابین تا بێگەیشتنەوەی تر بەخۆی گەورەتان ئەسپێرم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خواتنا قل السلام